دوهم لحديث بيغمر إخوة عليه الصلاة والسلام لزور حديثها هاتوا كبيغمر إخوة عليه الصلاة والسلام باسي دارك باسي جابونوي مسلمان وكفرك دوای دامەزراندنی مدينة پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام يفرمون من بريء لەو کەسەی کە لەناو کافرانە دانیشتووە دوای دامەزراندنی مدينة نەک خەڵکی ئێستا لەسەر ئێمەی بکا بە ماڵ ئەی ئێوە بۆ لە وڵاتی کافر دانیشتووە لێبەرەوە ئێمە لە وڵاتی مرتەد ڕامان کرد وڵاتی کافرە ئەسڵەکە زۆر بە ئەمانترە وەک لەکە وڵاتی مرتەدێکی ئەم شارەی کە منی لێژیم 52 مزگەوتی تایە لە جەژنە ئەم هەموو خەتیبە بە کەیفی خۆی باسی هەر شتێکی کردووە کە کردوێت باسی تاریخ و سەیدنا ئیبراهیم باسی قوربانی کردن یا باسی حاڵەتی مسلمانان لە هەموو جیهان پارە کۆکراوەتەوە بۆ میانە مار بۆ فەڵەستین بۆ سووریا بۆ وڵاتانی تر هیچ کەسە ڕێی لێ ناگرێ هیچ حکوومەتێک تەدەخل ناکاتە ئیش ئیمامەکە بە کەیفی خۆی خۆتبادە کەسیش نەیوتووە بێ بانگەکەدان ئەلکترۆنی بێ هەر تەدەخل لەو شانەیە هەر ناکە علاقەی بەسەری شتێکوەنی ئێمە کە لە دارالکوفرین لە ئەمانین زیاتر لەوەی کە خەڵکێک لە ناو سعودیە ئێستا حڕ بێ وەکو ئێمە بتوانێت قسانە بکات لەبەرەوە ئەم دارالئەمانەی کە ئێستا داری کافری ئەسڵیە باشترە بە تەئکید نەشمان و تۆ لە ڕووی عەقیدەوە بۆی خەڵک چاواشەکاری نەکە ئەڵێ خەڵکێک گەڵێن لە دار ئەوروپا لە ڕووی عەقیدەوە باشترە کەس نێویتۆ لە ڕووی عەقیدە ئەمە داری کافری ئەسڵیە پەیامیان پەیامێکی عەلمانیە دیموکراسیەتەکەیان کوفرە بەڵام دارالئەمانە بۆ مسلمانە ئەو مسلمانش کە دێتە ئێرەوە بە حوکمی شەرع اتفاقێکی معنەوی لە نێوانیانە هەیە لە بینی خۆی و دارالکوفرەکە ڤیزەی وەرگرت بێ لە مەرکەزی ئیستیقبال بێ خۆی تەسلیم کرد بێ بڵێ وەکو پەناهێندە وەرمگرن ئیقامەی وەرگرت بێ جنسی وەرگرت بێ هەرچی شتێکی وەرگرت بێ ئەو ئەمانەی لەسەرەکە ئەبێ ئەم خەڵکەی کە لە وڵاتە ئەژین خۆیان و ئەوانەی لێرە ئەژین لە ئەمانە بن لە خوێنیان لە ناموسیان لە سەرۆت و سامان ئەوەش لە نێوانی مسلمانانە معلومە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام يفەرموو وەکو لە حەدیثی نەسائیە بإسناد حەسەن ئەفەرمێ كل مسلم على مسلم محرم همو مسلمانك لمسلماني تر حرامة چونك أخواني نصيران هردو كان دوبرا يكنو پشت يكتر يكنو لا يقبل الله عز وجل من مشرك بعدما أسلم عملا أو يفارق المشركين إلى المسلمين خواهي پروردگار دعاوه كسك إيماني هنا خواهي قول لي قبلناك أقر هجرتناك أبونا مسلمانا أما مبستك ليرا أبي برزاني أو زماني بيغمر عليه الصلاة والسلام ويفرموا دار الإسلام كلا مدينة هبو لبر خواهي پروردگار قبلناك أوانا لو بمنوا الذين آمنوا ولم يهاجروا ما لكم من ولايتهم من شيء أو كسانيك إيماني أن هنا ولا هجرتي أن نكردو حقا أن بصريانو لأنا دان شقي أنتي غلطان هرچيش تيكي أن ليك بوچي هجرتك ناكل بدار الإسلام